کاک حوسێن یەزدانپەنا جێگری سەرۆکی پارتی ئازادی کوردستان بەخێربێی بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. زۆر سپاستان دەکەم. کاک حوسێن دەکرێت باسی یا پێناسەیەک لەسەر پارتی ئازادی کوردستان بە بەشی کوردی دەنجی ئەمریکا بدەی بۆ ئەویش بیرن بۆەوەی جۆگرانی بەشی کوردی دەنجی ئەمریکا ئاشنا بن بە حیزبە؟ پارتی ئازادی کوردستان حیزبێکی نەتەوەییە لە 30 گوڵانی 1991دا دروستبوونی خۆی ڕاگەیاندووە. لە ساڵی 2006دا یەکەم کۆنگرەی خۆمان بەستووە، پێشتر 4 کۆنفرانسمان بەڕێوە بردبوو. لەم کۆنگرەیەدا دروشمی سەرەکی ئێمە بوو بە دامەزرانەوەی کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئێمە لە پێناو وەدەسێنانی مافەکانی نەتەوەکەماندا دەسەڵاتداریەتی سیاسی، سەروەری سیاسی و گەیشتن بە کوردستانێکی سربەخۆ و مستەقیل خەبات دەکەین. لە حاڵی حازردا بۆ قۆناغێک و بۆ گەیشتن بۆ ئامانجەش ئێمە سیستمی فیدرالیمان پێ لەبارترین سیستەمە بۆ دابینکردنی مافەکانی نەتەوەکەمان لە چوارچێوەی هەرکام لەو دەوڵەتانەی کە کوردیان تێدایە و یەک لەوان ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ ئاماژەت بە ئامانجەکانت کرد، بۆ گەیشتن بەو ئامانجانە یاخۆ بە دەهێنانی ئەو ئامانجەی ئاماژەت پێکرد، ئێوە باوەڕ بە چ جۆرە خەباتێکە کرد؟ ئێمە هەموو شێوەیەکی خەبات بە ڕەوا دەزانین بۆ ئەوەی کە نەتەوەیەک بتوانێت ئامانجەکانی پێک بێنێ ئەگەر بەدەربێ لە ڕەشەکوژی و لە تێرۆر و تۆقاندن و نەتەوەی کوردیش تا ئێستا پەنای بۆ ئەو کەرەستە وەسیلە و ڕێگانە نەبردووە. ئێمە پێمان وایە هەر وەختێک یەکێک لە شکل و شێوازەکانی خەبات ڕەنگە زیاتر خود بێتەوە. لە حاڵی حازردا ئێمە پێمان وایە دەبێت لە خەباتێکی هاواهەنگی هەموو بوارەکانی سیاسی، دیپلۆماسی، ڕاگەیاندن و پێشمەرگەیی و دوی ئەو ئامانجانە بکەوین. باسی ئەومە بۆ کە هاتنت بۆ ئەمریکا کارێکی تایبەتی بۆ یاخود بانکێشت کراوی؟ بەڵێ، ئەمن لەسەر بانکێشتی دۆستانی ئەمریکیمان هاتوومەتە ئەمریکا و لێرە چاوم بە زۆربەی ناوەندە سیاسیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کەوتووە، دیدار و کۆبوونەوەم لەگەڵ کردوون و لەو دیدار و کۆبوونەوانەدا پێمان لەسەر مافەکانی نەتەوەی کورد بۆ گەیشتن بە ئامانجەکانی کورد مافەکانی داگرتووە. گەشتی نێو قەناعەتەکە کورد دۆستی هەیە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام ئەوە خۆمانی وەکو کورد لاوازین و نەماتوانی وە بە قووەتێکی باشترەوە لەم ناوەندە سیاسیە گرنگی جیهان ئامادە بین. کاک حوسێن یەزدانپەنا جێگری سەرۆکی پارتی ئازادی کوردستان، زۆر سپاس بەخێربێی بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا دووبارە. ئەمنیش سپاسی جەنابتان دەکەم و گەلەی مەمنون. سپاس.